مزید ئاساییە ئەوەی تزیید کەم و پرسیار لێکم کاک مزید ئاساییە ئەوەی تزیید کەم و پرسیار لێکم وەکو ڕۆژنامە والله هەمووی ئاسایە کا قادر سەرهوردا زۆر باشە بەڵام دەنگت خراپ دێ ها بالمناسبە گەنج من ئەهای بقە ئەما ئەم لە جێ بوو ئەها ئێستا باشترە تا باشە باشترە ئێستا ببوورە کاک مەزیدەم سوپاس دەکەم کە عەزیزی خۆشەویستی بەرنامەکەم لۆت نارد چاود ماز دەکەم کە وەڵامت داوت کورە سبێنێ ڕۆ دووسێش کەم کرد بەڕاستی هەر دیان لە دەنگم بوو قەفاتیان کرد بەداخەوەش نا والله ئێمە هەر لە گەڕان و سووران مەتازە هاتیمۆ مارێ تەماشام کرد نامن ناردیە بەڵێ بەڵێ سوپاس دەکەم کاک مەزید قوربان دەم ئەگەر پرسیار بکەی بەڵێ تۆ یەکێک لە ئەندامانی لە نەک ئەندام وەزام لە ستافی بەڕێوەبەرانی دیداری یەکێتی بووی هەڵە نەبم وایانە لە چێندە لەو دیدارە یەکێتی کە ئەنجام دتاندا بەڵێ وایە من ئەندامی دەستێ باڵا بووم بەڵێ دەستێ باڵا دیدار بووم بەڵێ ئەجا باشە کاک مەزید ئەوە چۆن یعنی دەست شوێنش پێڕە و پرۆگرامی یەکێتی شوێنی هەیە کە یەکێتی دیدارێک ئەنجام بدا کۆمەڵێک بڕیاری لێ دەربچیتن یان بڵێن یعنی دیداری یەکێتی چ بوو کە دروستان کرد کۆمەڵ بڵاوکردنەوەیە لە بە هەندێک بەسەر چاو کاقادر کاقادر پەیڕۆ و پرۆگرامی یەکێتیش سەرکردایەتی نووسیتی یعنی کۆنگرەی ئەو جارە بە کۆنگرەکانی تر نەدەچوو بە خۆ دەزانی هەموو نووسینەوەی پەیڕۆ و پرۆگرامی بە کۆمیتەی سەرکردایەتی سپارد پاشتر ئەمە تقریبا نزیکەی 3 مانگ بە بەردەوام کۆبینەوە هەتا توانیمان پەیڕۆ پرۆگرام بنووسینەوە بۆ یەکێتی ئەو دیدارش هەر کۆمیتەی سەرکردایەتی بڕیای دەسەدایە یعنی کۆمیتەی سەرکردایەتی ئێستا مەرجەعە لەبەر ئەوەی ئەسڵەن کۆمیتەی سەرکردایەتی لە کۆبنەوەکانی خۆی پەیڕۆ پرۆگرامی نووسیتەوە بە سەلاحیەتی کۆنگرە تەبعاً هەموو دەستکاریەک و هەموو گۆڕانکاریەکیش بە تاکید لە دەسەڵاتی کۆمیتەی سەرکردایەتیە یعنی کۆنگرێ و دارەمان کۆنگرەیەکی تقریبا نیمچە شاز بوو لە کۆنگرە تەبیعەکانی جاران نەدەچوو بۆیە کۆمیتەی سەرکردایەتی هەموو دەسەڵاتەکانی هەیە کاکەوە لە ینی تایبەتمەندی هەبوو کاک مەزید دەزانین چی پێشتر حتمما تو کۆنگرەکان یەکێتی ئەگەر لە ناویش نەبی نێزیک بووی لێ کۆنگرەکانی هەر حزبێکی چەپی وەکو ئێمە کە ئەساسن بنچینەمان بنچینێکی چەپە مەسەن ناو کۆنگرە 3-4 ڕۆژ مراجعە و لوجان دادنرا مراجعەی پەیڕۆ و پرۆگرام دەکرایەوە و پاشان فەقەراتی پێشنیارەکان دەهاتەوە کۆمیتە سەرکردایەتی دەنجی لەسەردەدرا دەهاتەوە ناو کۆنگرە دەنجی لەسەردەدا و پەسەند دەکرا ئەو جارەمان وانە بوو ئەو جارەمان کۆبوونەوەی ئافو کۆنگرەی چوارەم دەسەڵاتیدا ئەندامانی سەرکردایەتی منتەخەب یعنی کۆمیتەی سەرکردایەتی کە پەیڕە و بنووسەوە چکە ناو کۆنگرە نەمان نووسیەوە ئێمە لە دەرەوەی کۆنگرە نووسیمانەوە بۆیە ئەو دەسەڵاتە لایەزال تا کۆنگرەی داهاتوو لەکن کۆمیتەی سەرکردایەتیە هەر وەختێکی بیەوێ دەتوانین دەستکاری پەیڕۆ بکات دەتوانین دەستکاری پرۆگرام کات دەتوانین دەستکاری شتە حەیویەکانی ناویەکێتی بکات بە دەسەڵاتی کۆنگرەی چوار باشە کاکەوە لەو ماوانە هیچ کۆبوونەوەی سەرکردایەتی ئەکسەریەت کە نازانم 100 چەندە هەتان بووە کردیتانەوەی ئەو دیدارە دروست بکرێتن یعنی من لە دوای هەشتەم و نەمدیتیە چەندین جار کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتیمان کردیە و ئەو دیدارەش کە ئەسڵەن پێشنیار کرا مەکتەبی سیاسی پێشنیار کرا بۆ مەکتەبی سیاسیش تەحویلی کۆمیتە سەرکردایەتی کرد کۆمیتەی سەرکردایەتی موافقەت کرد لە ئەنجامدانی دیداری یەکێتی کاک مەزید پرسیارەشکە ینی بەڕاستی لە هەزری من دەسوڕێتەوە سەیریشە کاک پاڤڵ تاڵەبانی ڕۆژێک دیتمان 15 ناوی ئەوە کرد کە هەندێکی کردە مەکتەب سیاسی و هەندێکی کردە سەرکردایەتی و مەنسەبی تەوزیع کرد کە هەندێکە بووە لە کۆنگرەش دەرنەچووەکو مەسەلەن ئیماد ئەحمەد بەنمونە بۆ خۆت دەزانی ئیماد ئەحمەد لە کۆنگرە دەرچوو بۆ خۆیان کاقابێت
قەینا دەرچوو بەس بۆ مەکتەب سیاسی وایە نا یعنی کاک بابێر ڕۆژێک 15 ناو هەیە بە خۆ دەزانین لە میدیاش بڵاو کراوە بە کەیف خۆی شتیوای دەرکرد ئایا ئەوە لە سلاحیەتی ئەو لە چێن دەردا هەیە بۆ خۆی کاک قادر ئەوەت پێ بڵێم یعنی طبعا کۆنگرە تەنها کۆمیتەی سەرکردایەتی هەڵبژاردە ئەو 124 کەسەی هەڵبژارد ئەو 124 کەسە مەکتەبی سیاسی هەڵبژارد بەڵێ 124 کەسە بۆ هەیە هەموو شتێک بگۆڕین ناوێتێتی ها بمناسەبە یعنی چۆن دەتوانی سەرۆک بگۆڕی و هەڵبژێری مەکتەبی یعنی هەمومان ئەندامانی سەرکردایەتین یعنی بە هەردوو هاوسەرۆکی پێشوش و مەسەلەن ئێستا هەندێکیانە دەرەوەی یەکێتینە بەڵام ئەوەی مایتەوە هەمووی ئەندامی سەرکردایەتی یەکێتیە هەندێک هاوسەرۆکن هەندێک کارجێڕن هەندێک مەکتەبی سیاسین هەندێک سەرکردایەتین یعنی ئەو وەزیفانە وەزیفەیە بەڵام یەک کەس لە دەرەوەی سەرکردایەتی ناتوانانی بێتە ناو ئەو 124 کەسە ناتوانانی مستەحیلە ئایا لە سلاحیەتی هاوسەرۆکە کێیە بە کەیف خۆی مەکتەب سیاسی بە کەیفی خۆی نەبووە باوەڕکە بەقەت بە کەیفی خۆی نەبووە کاکە یعنی 15 ناو بە ناوی پاڤێلی دەرچووە هەموو شتێک بە ئیمزای پاڤێل دەدەچی هەموو شتێک بە ئیمزای کاک باڤێل دەدەچی بەڵام خۆی نەبووە بە تەنها ئەبەدەن یعنی بە موافقەی ئەکسەریەتی بەبێ ئینحیاز بۆ هیچ لایەک بەڵام ئەوە هەمووی بە ئاگداری کۆمیتە سەرکردایەتی و بە ئاگداری مەکتەبی سیاسی و بە ئاگداری دەستەی کارجێر بووە هەمووشی پێشنیاری کۆمیتە سەرکردایەتی و کارجێر بووە ئەو بەستەوقەی کردیە یعنی کاکەەوە پێت وایە ینی بە ئەوم کاک مەجید ئەمە نامێ زۆر یعنی هەموو شتێک بڵێن بەس قوربان دەبم چاوت ماز دەکەم هەرچیت بە خەیاڵدا دێ بیکە باشە مادام وەڵا جێی دڵخۆشیە یعنی کاکەوە کۆنگرێک لە دوای کۆنگرە کۆمەڵێک ئەوەتاندانا وەنیان ئەنی جاهن و ئەندامی سەرکردایەتی و مەکتەب سیاسی دوای هەشت تەمووز سەر لە نوێی هەر هەمووی گۆڕدراوە هەر هەمووی گۆڕدراوە من لەو ماوەی چاودێریم کردی تا ئێستا نەتانتوانی کۆبوونەوەیەک بکەن نەک 124 توخایە قەوس سەرکردایەتی 100 کەسیش کۆ بتەوە والله دەپێت بڵێم 112 کەسشمان کۆ کردەوە ئەوە ئیمزاکان بوو ئەو ئیمزاکان نانە بێ لە ئیمزاکە نانە کۆبنەوە هەلقای سەرکردایەتی 112 کەسشمان کۆ کردەوە لەسەر ئەو ڕووداوانەی هاتیە یان لە خارج بووە یان عوزری هەبووە یان سەفەری هەبوو یان نەخۆش یان پێی نەکرایە کاک ئەو ڕووداوانەی هەشتی تەمووز کە ڕوویدا چەند جار هەوڵدرا کۆبنەوەی سەرکردایەتی بکرێ نەجاعەتی نەهێنا کە شەرعیەتی نەهێنا تۆزێک حەساسیەتی وەزعەکە وای لێ کرد کۆبنەوەکەی کۆمیتە سەرکردایەتی تاخیر بکرێ کاک کورد ڕووداوە چی وا کاک مەجید بە قوربان هاوسەرۆکێک لادەدرێ 3 سەرکردایەتی لادەدرێ ئایا ئەوە شەرعیەتی ئەکسەریەتی سەرکردایەتی وەرگرتە بوون زانین لۆ چۆن یعنی بەدەلیل ئەوەی من بە ئەوەی خۆم ئیمزام کردیە بە مەرانی خۆم ئیمزام کردیە هەش بوو ئیمزای نەکرد چەند کەس ئیمزای نەکرد ئەوەی ئیمزای نەکرد طبعا ئەوەی ئەو مەجموعەی کە نەهات لە 118 کەسەکە 102 کەس یان 103 کەس ئیمزای کرد ئەوەی من علمم هەبێ 102 یان 103 کەس ئیمزای کردیە زۆر لە حەدی ئەوە زیاتر یعنی ئەو ڕقەمە پێ دەرێن بە قورعان بەبێ ئینحیاز نه ئەزانم کاکە باسکرا ئەو دەبین مەسئولیش مەسە ئەو ڕقەمانە کاک مەجید من لە من نەکرد بۆتی وەرە ئیمزای کە کەس ئەبەدەن لە ناو قاعەی ئیمزامان دەکرد لەوێندا خەڵکەوت دەگۆ ئیمزای مەکەن کەسیش پێی نەگوت لۆ کاکە لۆ قاعەیە دەڵێ خەڵک ئیمزای مەکەن کاک مەجید هەمومان دەزانین لاهور شێخ زەنجی زۆربەی سەرکردایەتی لەگەڵدا بوو یەکەم دەنجی هێنا چه حەجەبەک وای کردیە ئەکسەریەتی قیادەیەکێتی دەنگ دە لە بۆ دەرکردنی دوای کەمتر لە 1-2 ساڵی
والله ئەو یەک دوو ساڵە مەحەکە یعنی تاقیکردنەوەیکی گەورە بوو. من هەر ئەوەندە دەڵێم لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ کاک شێخ لاهوور، بەڵام یعنی حتمما دیارە خەلەل هەبووە لێ ناشارمەوە خەلەل هەبووە. من خۆم قەت لەگەڵ ئەو تەوژمە نەبوویمە لە ئەوەل هەتا ئەخیری لەوانشە خۆت باگراوندیم بزانی، بەڵام بە تەئکید خەلەل هەبووە. باشە کاک بۆیە خەڵک دەنجی نەدایێ. ئەم بۆ خۆم دەنجشم نەدایە بەخوای قەت دەنگم نەدایە بەچێ بەو وەزعە و دەنگ نەدایە بە هاوسەرۆک و بەڕسمیش دەنگم بەرز کردەوە لەگە سیاسەتی هاوسەرۆک نەبوویمە. ئەمن یان لەگەڵ یەک بوویمە یان لەگەڵ سێ بوویمە، لەگەڵ دوو نەبوویمە. بەڵێ نامە قەزمان لەو ڕووداوانەی ڕوویدا کاک مەجیدە توش مطلعی لەشاندێ یعنی لە 6 مەلا مستەفا کە جودا بەوە هەستا کۆنگرەشکەی دروست کرد هەتا باڵی مەکتەب سیاسی دەرکرد تا ئێستا سێ بەشی دەیان کەوادیری ئێوە و گۆڕان چتە ناو پارتی تا ئێستا کەسی نەگۆڕ یعنی پارتی نەکردە سەرکردایەتی و پلەی بداتێ وەنیا یعنی مەکتەب چەند مەکتەب سیاسی ئێوە و یەکێتی بە گۆڕان ڕۆیە سیر بوو سیر یعنی ئەو کۆدەتا با نەڵێن کۆدەتا یعنی ئەوە لە پڕێکدا کۆمەڵێک ئەوە کرا کە لاهوور و گروپەکەی ژەهریان دایتە خەڵک وەنیا هەولی کوشتنی ئەوەیاندایە بەبێ ئەوەی یەک بەڵگە بگەدانە خەڵک کاچی من یعنی ئێوە ڕاستە ئەو شتەشی ئائیلی خۆتان نییە حزبێکی ئەگەر کۆن یەکەم نەبووبن ئێستا دووە من وەنیا کۆن حزبی باوە چ نموزەجێکتان پیشاندا کە نموزەجێک لەوەی مەلا مستەفا زۆر متەخەلەفتر بوو لە شێستەکان کە باڵی مەکتەب سیاسی بە ئەنتەریات گۆڕی و لایدا بەڵام شەرعێتە چ قانونیدا ئێوە یعنی ڕۆژە کەستان وتیان وەڵا ئەوە گۆڕدرا و لادرا و ئەوە بوو یعنی حاڵەتێک بوو نموزەجێکتان پیشاندایە لە مێژوو تەوانەوە نەک بەو قسەی من لێرە کە دەیکەم بۆ خۆت لەم باش دەزانێەوە کە تەناو تاریخ چ پاساوەکێ لە ئەو ئیدعاءاتانەی کرا کە ژەهر درایە و دوای ئەوە نەماندیت هیچ بەڵگەیەک لەلایەن هەردوو سێ کەسەکەی کە بانگەشەی ژەهریان کرد بە نمونە یان بدرێنە مەحکەمە وەنیا بدرێنە مەحکەمە یان بە ڕێچکەی حزبی خۆی دابڕوە هەڕاز لە پڕەکەستان سبەینەشی نموزەجێک دروست بوو مەزەن پاڤێل تاڵەبانی گوتم بوویمە سەرۆک هەموومان لە بیرمانە یعنی چ شتێکەیە حتا بەوەی دیداری یەکێتیش با بینەوە سەرێ پاڤێل تاڵەبانی ئێستا وەکو سەرۆک خۆیان دەبژێری. من دەمەوێت یەک تەوزیعی گچکە بدەم لەسەر مەسەلەی سەرۆکایەتی کاک بابڵ. هاوسەرۆکایەتی نظامە یعنی نظامێکی سیاسی و حکومڕانیە بەڵام هەرێک لەوانەی هاوسەرۆکن ئەو جا یەکە دووە سێ دەیە هەمیان سەرۆکن خۆنی و سەرۆک و ڕوبع سەرۆک و یەکدەسە سێ سەرۆک نیدا ئەزانم یعنی خۆ کاک لاهوریش ما با هەر سەرۆک بوو کاک بابلش هەر سەرۆکە بەس پێشترێ سەرۆکن یعنی خۆ ناویان هاوسەرۆک نییە وەکو فەرد سەرۆک بابل تاڵەبانیە بەڵام نظامەکە هاوسەرۆکایەتیە. کاک مەجید دەزانین چ بەڕاشکایی وین کاک پاڤێل لە 8 تەمووز خۆی کردە سەرۆک دوای تەراجعی کردەوە دووسان نووسیەوە سەرۆک هەتا لە دیداری یەکێتیش تا دیداری یەکێتیش نەیگوت ئەمن سەرۆکم دیسان دەستی پێ کردەوە ئێستا دیسان ڕایگرتیتەوە یعنی ئەگەر ئەو قسانەی ئێوە دەیکەن کاگارێز پێشترێوەی کردیە باشە لۆ یعنی لە دوای 8 تەمووزەوە ئەو سەرۆکاتیە بەردەوام نەبووە دووش یعنی لاهوور شێخ زەنجی تا ئێستاکە کەس نازانی یعنی مقتەنەعی خەڵک بکەن چۆن حزبێک دەتوانێت کەسی ڕەقەمیەک لا بدا بەبێ ئەوەی بە خەڵک بڵێن بە پێی ئەو بڕیارەی سەرکردایەتی مەسەلەن یعنی قادر یەکشتی بەسیت پێ بڵێن یەکشتی بەسیت هەرچی ناوی لێ دەنێ ئەوی لە 8 ڕوویدا بەڵێ بەس ئەمن دەڵێم ئەوە یەکەمی کودەتا نەبووە هەروای ناو لێ دەنێن کوردی ئەو شتانەی زۆر تێدا باسی کوردی ناکەم نانە باسی حزبی کوردی ناکەم باسی حزبی شەرقیش ناکەم باسی خودی ناوی یەکێتی دەکەم
کاکە ئەوانش کۆمەڵە کودەتایان کرد قوربانی جدت بم کۆمەڵە کودەتا کرا پێش کودەتای ئەگەر هەشتی حەفت کودەتابی کۆمەڵە کودەتا پێشتر کرابوو وەکو چێ ینی لە بۆمە کێشە نییانی یعنی دەزایەک با پێت بڵێم ئەز ناکەم هەندە شتێ ئەوەی خۆمانە بیخەمە سەر ئیعلام و ئەوەی دەگونجێ ئەوەی بەخوا چی پێ هەڵبژاردننی مەکتەبەکان خۆی کودەتایەک بوو کۆنفرانسی مەڵبەندەکان خۆی کودەتایەک بوو کاکە کودەتا زۆرە کاقادر یعنی من باسی ئەوە دەکەم یعنی ئەمە حزبێت شەرقی بمانێ نەمانێ بەڵام بەڕاستی حزبایەتی بە عەقڵیەتی ئەمنی ناکرێ هەر ئەوەندە دەڵێ من نەخۆ حزبایەتی بە عەقڵیەتی ئەمنی ناکرێ کاک مەجید ئەمە قەزمان برا یعنی حەقمان لەو کێشانەی گۆ نییە نێمە سەر ئەوەی ئینحیازە بکەم بۆ فلان یان فلان بەڵام هەر ئەوەندە درێن بە شکلی عام عەقڵیەتی ئەمنی ناتوانێ ئیدارەی حزب و دەوڵەت بکات نانە ڕاستە لاهور شێخ زەنجیرێک کردبی کارەش زۆر خراپی کردیا ئەمن حەقم لەوە نییە ئەماری حزبی دەکرد بە قورعاوەی لە هاتوو دەستگای زانیاری مەسەلەن لە هەموو مفسەڵێک لە مفسەڵەکانی ژیانی حزبی تەدەخولی دەکرد ئەوە لە سایەی ئەو برادرە بوو کارەی خراپی کردیەوە من لێرەوە دەنجیم ئەگەر ئەو لێکدار زۆر بوو بەس هەموو ئەوانە پاساو نەبوولەوەی لە کۆنگرەی داهاتوو مەسەلەن ڕێگا بژیرێ لەوەی سبەی نەکەستان کۆدەتابانەرێ بابا کۆدەتای سپی پێدەگۆترێەوە لە دنیای حزبایەتی لە قەتەڕیش ڕوویدا بچەمە بادەشگا بەدی لێشکەی جوانتر نەبوو یەکێتی پەیڕەوی بکاتن لەو قادر ئێمە لەکوێ دەژین کاکە چێ دەڵێ یعنی ئەم پێم وایە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە باشترین حاڵەتیدایە لەوانەیە جەنابیشت ئینکاری نەکەی قیادەی یەکێتی یەک دەستە ها یعنی یەک کەس نییە لەوانەیە ناو یەکێتی ماینەوە خلافی هەبی لەگە ئیدارەدانی یەکێتی ئەلحەمدولیلا سەرکەوتنەکانی یەکێتی لە ئیدارەدانی سیاست و هەڵبژاردنەکانی بەغدایە زۆر سەرکەوتوو بووە یعنی توانیتمان زۆر شتی جای بکەین توانیتمان ئەوەک بگەڕێن ئومێدێک بگەڕێنەوە بۆ خەڵک کە یەکێتی گلۆ ئەوەی لە ئەوەیە یعنی ئەستێرەی لە گەشیدایە سەر ڕای هەموو کێشەکان ناخۆی خۆمان یعنی ئومێدێکمان گەڕاندیتەوە بۆ خەڵک ئەزانم بەس ئەو مۆدیلەشتان خستە ناو حزبی کوردی کە گوتم العبرة بالنتیجە ناوانە کاکە باش بوو بە قەنەعاتی خۆم ئەوەکان ئەوە دەکات نەتیجەمان لە نووسەکانی پێشتر باشتر بوو کا قادر بۆیە ئەمە لەگەڵ ئەو لەگەڵ نەتیجەی ئێستاین ئەوجا يعني ئەو محاولەیە کە کرا ئینقاذ ما يمكن ئینقاذه بەڵێ يعني ئەوەی پێمان کرا ئینقاذی بکەین ئینقاذمان کرد بە هەموو لایەک ئەلحەمدولیلا ئێستا یەکێتی نەتەکەتولای تێدا هەیە ئەو دەستی تێدا هەیە خەڵکەکە پشێکی هاتۆتەوە بەر دەڵێ بەڵێ یەکێتی بە قووەت هاتۆتەوە پێش چیتکە مەجاری هیچ هێزش کە نادە تعدا لە خەڵکو تعدا لە خودی یەکێتی بکات یعنی خەڵک ئومێدێکی پەیدا کردیە بەسەنکی ئەو حاڵەتانە جیهەتێکە پشتگیری دیموکراسیەت و ڕای عام و بوونی فرە جەمسەری و فرە حزبی دەکەن حەقا پشتگیری ئەو پرۆسەی یەکێتی بکەن و داعمی بکەن بەس کاک مەجید برا ئەمەمانان کە چالاکوانی یەک تێڕوانینی گشتیمانە سا و دۆست بە دووش ئەو مۆدیلە یەکێتی مامەڵی پێکرد بڕوا بکە ئەم شۆک بووم یعنی ئەم دەڵێم مەلا مستەفا لە تاریخ حزبی کوردی شتی وا فڕێ نەدرایتە ناو تاریخ ئەو بۆ میرات لە بۆ زۆربەی حزبەکان بەهەرحاڵ با لە 8 تەمموز دەربچین ئەمن بۆ دەڵێم نەتانتوانی هیچ پاساوەشی جوان بدەنە خەڵک بڵێن بابە لەسەر ئەو ئەساسەی و کۆدەتا بوو لەسەر پێڕە و پرۆگرامی خۆتان کە ئەوە کرا بەس بەهەرحاڵ با لەوە بچینە دەڵێ نەتیجەیەکی باشمان دەستکەوت ئەخ خۆ دنیاش ئەوە شەڕ نییە ئەوە جەپەن نییە تۆ حزبێکی سیاسی سۆسیال دیموکراتی کاک مەجید حزبەکە ئەوە ڕەخنەی لە پارتی دەگرێت دوای نەخۆشکەوتنی مام جەلال کێشەی گەورەمان لا دروست ببوو کێشەی گەورەمان هەبوو
فرەت جەمسەری مەسەلەن قسەیەکە بوو دەیانگوت کە وەفدێک دێتە لایەکێتی دەبی بچە لای 5-6 جیهەت بە فعلی وایە بەڵام ئێستا مەکتەبی سیاسی لە هەولێر کە کۆبنەوەیەک دەکا ئەو کۆبنەوەی ڕێی یەکێتیە مەکتەبی سیاسی لە سلێمانی کە کۆبنەوەیەک دەکات هیەکێتیە کە لە کەرکووک کۆبنەوەیەک دەکات هیەکێتیە باوەڕ بکەن قەت یەکێتی وها یەک دەست نەبووە وەکو ئەوڕەتیدایە نانە بەزەوە لە دوای کۆنگرەی چارتان ئەگەر هەبیت دەبی دوو دەست بیت و پێشتر ئەو هەموو فرە جەمسەریە لەگەر ئەو ئەندامانەی کۆنی گروپە کلاسیشەکەتان بوو وانیا هەر یەکە و قوتبێک بوو بەس بەهەر حاڵ بالەوە دەربچین تۆ ئەڵێ ئێستا یەکێتی لەو حاڵەتەیە بەس کاک مەجید تۆ باشە زانی پارتی چەندین کادیری ئێوەی گرتیە بە ئیهانەشەوە تۆمەی زۆر قێزەوەرینەوە دروست کردیە کە هیچ ڕاستی تێدا نییە وانیا یعنی ئێستا ئێوە مەزە هەتا قوبات لەو ڕۆژانە وتی ئەمە تەقلە بە فیل لێ دەین بەس بەجددیمە ینی ئێوە ناتوان دیفاع نەک لە خەڵک بکەن لەو هەولێرە یعنی چەند ئیهانە و شت کراوە چەند کادرتان لە هەولێرێ لە دهۆچ دەگیرێ چتان پێکرایە بەجددیمە ینی ئەتو دەڵێ کەشایەوە من ئەوە یەک شتت پێ بڵێم ها ئەوە ڕێی هەموو یەکێتیە یەکێتی لەگەر ڕێزم بۆ هەموو حزبەکانی تریش ها احترام هەیە بۆ گەورە و گچکەیان بچووک و ئەوانی هێزیان هەیە ئەوان هێزیشکان نییە یعنی ئەمە حزبێکی بێدەسەڵات نین ئەمە حزبێکین هێزی عەسکەریمان لە بەرامبەرەکەمان کەمتر نییە ئەمە حزبێکین دەماوەریشمان لە بەرامبەرەکەمان کەمتر نییە ئەمە حزبێکین ئیمکانەتشمان لە بەرامبەرەکەمان کەمتر نییە ئەمە دەڵێن لەگەڵ ئەوەن کە هەرێمی کوردستان هەرێمێکی مقەدەسە لای هەمومان لە پێش هەموو لایەکە بەڵام تەعەدایەک لە هەر شوێنێک لە یەکێتی بکرێ یعنی بێدەنگ نابین ئەوە پەیامێکە ئێمە باسمان کردیە لە ئیعلامیش باسمان کردیە و بە قەناعەتی خۆشم هەموو حزبە سیاسیەکان بە بەهێزەکانیان و بە بەهێزەکانیشیان دەزانن یەکێتی کە هاتوۆتەوە پێش ئێستا تەعەدا قبوڵ ناکە ئەگەر یەکێک لەسەر ئەوەی جیرابی فقط یەکێتیە و دیفاعی لە یەکێتی کردیە و لە زمنی چالاکیەکانی یەکێتی جیرایە بگیرێ واللهی لێ قبوڵ ناکەین ئەمەش هەمان ڕەفتار دەکەینەوە لە شوێنەکانی خۆمان بەس کاک ئەوە ئەمن لەسەر من تەسجیلیشی بکە نانەخۆ بڵاو دەفتەوە باشە بەڵام ئەمە ئەندامێکمان مخالەفەی کردی ئەندامێکمان تەقەی کردێ لە جیهەتێک ئەندامێکمان ئەمر قەبزی هەیە ئەوە قەزەیەکی قانونی قەزەیەکی ئیجرایی زۆر تەبیعیە لە سلێمانیش لەوانەیە ئەندامێکی پارتی وا بکا و بگیرێ و ئەندامێکی یەکێتی لە هەولێر دۆ بگیرێ بەس لەسەر ئەوەی یەکێتیە بگیرێ ئەوەمان لە کەس قبوڵ نییە ئەگەر بەستر پێرەشکرابی بەڵام بۆ لە مەوجواب بە مطلقی قبوڵی ناکەین کاک مەجید تۆ باش زانی ئەو زیندانیانەی بادمیانی ژیران کۆمەڵێک تۆمەتی یاساییان لۆدابین کرا یعنی ئەوانەی ئێوە ژیران مەسەن شێروان سەعید سیمبول لەیە باشە ئەوە هەر نەدرایتە دادگا تا بڵێن تۆمەتی هەیە کادیرێکی چێتی بووە بەنمونە ئەو ئاگام لە تەفاسیلی وردەکارێکار نەبی کاکادر تو مەسئولەکەدارم نازانم ئەو برادری تو باسی دەکەی بزار لەسەر جیران لەوانێ برادرانی مەڵبەندی بادینان باس نانە لە خەڵکی مەسیفە خەڵکی مەسیفە کاک مەجید 4 ساڵە جیران نەدرایتە دادگا بۆ زانیاریت ئەو مەلا نەزیرە چییە ئەو کادیرەتان بۆ خۆت باش دەزانی ئەوەتان لە بادینان پێم وایە خەڵکی منتیقەی پشتی ئاکرەیە ئەوە 7 ساڵ حکومدرا بە تۆمەتی ئەوەی هاری گوایە هاریکاری کەنەکەی کردیە و برادرانی قەندیلی کردیە بەنمونە یعنی بێگومان ئەو حزبەکە یەکێک دەداتە دادگا تۆمەتێکی بۆ دادەپۆشی بەڵام ئیشی ئەو حزبەی کەشەیە تۆمەت دروستکردن لە خۆی ئاسانتر هەیە کاکادر ئەزانم بەس کاردانەوە یەکێتی چ بووە چ داکوچتن ساڵێک 2 ساڵ نابی یعنی تۆمەتێک لە شوێنێکە دەسەڵاتدار بم تۆمەتێک بۆ یەکێک دروست بکەم بەس ئەگەر تۆمەتەکە مفتعەلبی کارێکی خراپە من واللهی تەفاسیلەکانی ئاگادار نیم بەزە تو کاک مەجید ئێستا خەڵکێکمان من سنووری هەولێر دەرێم خەڵکێکمان لەسەر ئەوەی یەکێتیە و بگیرێ و قەناعەتمان هەبی فقط لەسەر ئەوەی یەکێتی گیرایە واللهی ئەمە لێ خۆش نابین
ئەوە تەزیریکە جەنابیش ئیعلانی دەکەی ئەو نقطەیە محسوبە قبولمە ئەمە لەسەر ئەوەی خەڵک یەکێتی بگیرێ لە هەولێرێ ئەمەش خەڵکێک دەگرین بە مقابل ئەوە بەس یعنی وەلعاسل با ناوی هیچ جێتەی سیاسیش نینین بەس کاکە ئەمە وەزعەکان پێمان خۆشە بەرەو خاوبوونەوە بەرەو باشی بچی و هەموو لایەکیش گەیشتوتە ئەو قەنەعەت ئێستا هەرێمی کوردستان لەژێر مەترسی گەورەدایە دەبی پارتی یەکێتی گۆڕان حزبەکانی تریش دانیشن نزیک من لێک قانون انتخابات ڕەتکەن انتخاباتەکەن بە لە کاتێکی پێویست و گونجاو بکەن بگەنە ئیتیفاق ئەمە نامەوێت قسەی تون بکەم ئێستا بەڕاستی چکە شوێنەکە شوێنی نێم دەزانم ئەوە نەشر دەکرێت بەڵام هەر جیهەتێک ئەو ئیشە خراپانە بکە بە تاکید لێ قبول ناکرێت بەزانکە ئەسا بەر ئەو حاڵەتانە ڕوویدا بە هیوان بە دواتچوون بکەن تۆ کاک مەزید ئێستا مەسوول مەڵبەندی ئەبێ بە دوازێ مەزەن ڕاستە پارتی سوغەچ قانونی دەبینتەوە بەس چەند ئیشنگۆیە ئەو مینەی بتەقێنتەوە ئەو ئیشنگۆیە پارێزەری لۆ بگرن بە فعلی وایە ئاوانیا بە دواتچوون بکەن پارێزەریشمان هەیە ناو مەڵبەند باشە ئەیشتان چ بووە ئەو هەموو کادیر 4-5 کادیرە یەک پاسەوانی ئەو زابتێکە ڕۆژگارەوە ئازار ناوی 4 کادیرتان هەیە بەس ئەوەی ئێمە لە میدیاکان ئیبرازمان کرد یعنی ئێمە لە زیاتینگۆ ئیشمان کردێ بە جددیمان یەکێتیە جیرایە چێتی قسەی نەکردیە ئەمە دۆستیەکانمان زوڵاندیە یعنی هەسپێ ناکرد ئەوە مستحیلە قسە نەکا بەڵام لەوانەیە ئەمە نەمان دیت کاگەوە ئەو کاردیرەی نێکاتە سێلا بەڵام ئەمە خەڵکمان هەیە شەقەی کردێ کاکە مناڵێ چێشەی کۆمەڵایەتی شوێن جویرا شوێنی گشتی بەخوای شوێنی عامی خەڵک تەقەی کردیا ئێستا دێتەکرە من دەڵێت هەمن دکتۆر مەجید من لە بەرویەتی من جیرایمە باشە کاک مەجید ئەمن منتەهیم خۆشی دەڵێت تەقەم کردێ لە فلان شوێن کاک مەجید هەموومان منتەهیم برای من و هاوفکری منیش کە کارێکی ناسایی کە دەبی بگیرێ نابی داکۆچی لێ بکرێ بە فعلی وایە بەڵام خەڵکێک سوبغەی قانونی لە بۆ ئازادی بیرڕا لە سەرکوتی سیاسی بەکارهێنایە ئەوە دەبی ئەگەر هەتا دوونێژ لەبیست نەتان کردیە لەمە دووە بە دواتچوون بکەن ناکرێ بە خۆمان دەزانین چ ئەنگۆ چ پارتی هەر یەکێک بگرن سوبغەی قانونی لە یەخەی دەدەن یعنی هەردوو وڵاتان تەجروبەی باشتان پیشان نەدایە لە ڕووی محاکمەوە کە سەر بەخۆیە ئاسایش سەر بەخۆیە ینی ئەوە ناتوانانی ئێستا ئەتو لێرە بەم بڵێ لەبەرەوەی هیچ راپۆرتەکی جیهانی تەسکەی هەردوو وڵاتانی نەکردیە بەس ڕەنگی برادرانی پارتی زۆر خەتەرتر بوو و زیاتر بی نشاتیان لە ئێوە بەڵام ئێوەش نموزە بۆیە هەر یەکێک جیرابی تۆمەتێکی لێ یەخەی درایە بەڵام تۆمەتەکە چەند ڕاستەوە ئیشنگۆیە بە دواتچوونکەن یەکشێک لەوانە ڕاستە کاک شێروانەیە من لەگەڵتم ئەمە لەبەر هەندێک لێژنەیەکی محەممەدمان پێکردای لە 12 مەحامی زۆر جەری و چاک ئێستا لە ناو مەڵبەندن لە هەر شوێنێک بزانین تەشقەڵەیەکمان پێ دەکرێت متابعی دەکەین ناکەینە سەرجەریدە بەڵام کاکاردن ڕاستەکەی ئەو دڕدۆنجێی کە هەیە لە نێوان حزبە سیاسەکان و لە نێوان حزبە سیاسەکە خۆیان بەعام ها بە پارتی و بێچەتی و بە گۆڕان و بەنەوەی نوێ و بە هەموو هێز بە ئیسلامیەکانیشان وەی لێ کردیا نەتائیجی ئەوها خراپ پیشان بدەین هەموو لایەکمان بەڵام ئەگەر سبەی دووسبەی پێک بینەوە و چاک بین و باش بین و مەحاولە بکەین منافەسەکەمان لەسەر ئەساسی خزمەت بی باور بکە ئەو شتانەش ڕوو نادا خۆشتانە کە پارتی بە مقابل یەکێتی دەیکە یان بەعکسەوە یەکێتی بە مقابل پارتی دەیکات هی ئەو دڕدۆنجەیە هەوڵێک بدەین بە هەموو لایەکمان وەزعی هەرێمی کوردستان باشکەین بە قورئان مەترسی زۆر گەورەمان لەسەرەکە بە قورئان ئێوەش لە دەرەوە نییە جالیە کوردی لە دەرەوە یعنی بە کرمانجەتی خۆمان ئێمە دەچین بە کرمانجەتی خۆمان دەڵێن ئاگامان لە بەرینایی بە هەموو لایەکمان مەحاولە بکەین نییە زەخت بکەین بەو ئاراستەیە کە حزبە سیاسیەکان ئاگان لە ئازادە سیاسەکان بێ ئاگان لە کاری خزمەت گوزاری بۆ خەڵک بەڵام ئەوەندە خراپیش تۆخی نەکەینەوە بۆ تەجروبەکەمان ئەگەر خراپیش بی
مانی باشترە لە نەمانی. والله کاک مەزیدە تو باشزانانی ئەزمەی کەمپی ئیشتراکی تاسۆڤێتیی گەورە و گوران وایە ڕووکا لەبەر ئەوەی گەندەڵی وێرانی کرد لەبەر ئەوەی بیرۆقراتیە ئەو ئەزمونە سەر دەڕوخێ خاوەن ئەو عەقلیەتە سیاسە بن ئەو بڕیار بەدەستانەی سیاسی هەرێم مستەحیلە ڕابوەستن ئەوە معادلەی دنیاە نەک بە گریان و مەسەلەن شعر و پاخشان قانونە تۆ ئەگەر دەتەوێ حکومداری بکەیت لە نێوان ئەو چار داگیرکەرە ئەو هەموو دژمنە ڕەنگا و ڕەنگە دەبێ مۆدیلەشی جوان بی بۆیە ینی ئەوە دەبی کاک مەزید مادام هەر ئەوە یەک دوو پرسیاری کەش لێ بکە باشە ئێستا ئەوە هیچ ئێستا تو مەسئول مەڵبەندی ئایا دەتوانی لە مەسیف بارەگایەکتان هەبی چکە ئەو زانیارانش ناتوان لە قەڵات سۆلان بارەگایان هەبی بەس مۆدیلێکی زۆر خراپ نییە هەردوو لە ئەگە دەیکەن مۆدلێکی باش نییە من ئەوەندە دەڵێم یعنی زایچێتی ئاخر کۆمیتەی مەسیفمان لە کۆڕەیە بەڵێ بۆ نمونە ئەوانیش کۆمیتەی قەڵات سۆلانیان لەوانەیە لە چوارتە بین عەفو ناوچەی قەڵات سۆلانیان لەوانەیە لە چوارتا بی بەس یعنی هەتا کەنجینێ ئەو ئوسلوبە ئەنگۆ لە نێو دوو حزبی باڵا دەستن لەگەڵ یەکتر ئاوا دەکرێتن حتا زۆربەی شوێنەکانتان داگیر کرد ینی مەسەڵەن ئێستا خەڵک لە هەولێرێ ناتوانانی بستە شوێنێکی گەشت و گوزار کە لە هەموو قۆناغەکانی بەعس ئۆکەی بوو و لە خۆدەڤەری سلێمانیش بە هەمان شێوە ینی ئەوە هەست پێ ناکەی هەر یەکە و منتیقەیەکی داگیر کردی هەر یەکە و گردەشی داگیر کردی وەڵڵاهی نازانم مەسەلەی گرداگیرکردن مۆزوع عشکەیە بەڵام مەسەلەی گەشت و گوزار بەخوای لە بخانەکەی دەباشان خەڵک وا دانیشتێ مەشروب دەخواتەوە و سەیرانی خۆی دەکات یعنی ئەمە ئەومان نییە بۆ خودایی نییە بە تەنها ئەو دەرکەیە کە لا دەدا بۆ قەسری دەباشان دەچی لەوانەیە ئەوێ پرسیارێک لێ بکە بڵێ کاکە فەرمووچەوە دەچی ئەگە بچێ ژۆرێ ئەگەر نا بە ئارەزوی خۆ لە سەجادە لەو دوی و ڕەسیف بۆ خۆ دەزانین خەڵکی سلێمانی ئەلحەمدولیلا خەڵکێکی ئەوە نەعەزیان لە سیاحەت و سەفەر و ئەو شتانەیە بڕۆ لە سلێمانی دەست پێ بکە تا دەگەیتە ئەو دوی ئەزمرش خەڵک وا دانیشتێ لەو دوی جادە ئێخۆ مەقەرەکەی دەباشانشمان ئەمە هە لە سەجادەیە بەڵێ کاک مەجید بەدەر لەوە پرسیارێک یەکێک لە ئەندامانی مەکتەب سیاسیتان بوو وتی یەکێتی حزبی بنەماڵە نییە بەڵام هەست پێ ناکەی بڕیاری کۆتایی هەر لە دەست مەسەلەن کوڕەکانی تاالەبانی کوڕەکانی کۆچە ڕەسوول و مەسەلەن ئەوانە مناڵەکانی کچەکانی برای مححمەد ئەوان بڕیاری کۆتایی دەدەن لە هەموو شتەکان بۆ تاریخ پێت دەڵێم کا قادر بڕیاری کۆتایی تەنها کۆمیتێ سەرکردایەتی دەدا بڕیاری کۆتایی لە هەموو مەحفەلێک دەگەڕێنەوە بۆ کۆمیتێ سەرکردایەتی بە سوبغەکەیە ئەنی خۆ ئەو با بڵێن سەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان باور بکە هەتا ئیشێک دەکا 100 پرسیار دەکا 200 پرسیار دەکا 300 پرسیار دەکا بە حیاتی ئەمە ئەوەندە پرسیارەمان نەیتێ سەرەوەی خۆمان خۆت زانێ مەچەند لە مێژە لە ناو حزبایەتی قەت ئەوەندە پرسیارەمان لێ نەکرایە قەت ئەوەندە پرسیارەمان پێ نەکراوە کۆوەی ئێستا پرسیارمان پێ دەکرێت کاک مەجید ئەمن نامەوێت نەوعەتی زۆر باشیش لە لا مەرکەزیێت درایتە هەولێر و درایتە بادینان و درایتە کەرکووک و درایتە بەغدا و درایتە گەرمیان و ڕاپەڕین لە حزبایەتی خۆمان بۆ خۆمان دەیکەین هەرچی بە باش بزانین بۆ هەولێر و یەکێتەکانی هەولێر ئەمە لە مەلبەندی سێ بڕیاری دەست کەسکە نییە بڕیاری لەسەر بدات تەجروبەکەمان تەجروبەیەکی قورس بوو تێی دەرهاتین یعنی تەجروبەیەکی قورس دەرهاتین لە کێشەی گەورە لە ناو حزبەکەی خۆمان دەرهاتین بەڵام نەتائیجی باش هێواشێواژا بە دەردەکەوی یعنی لا مەرکەزیەتی چاک دەرێتە مەڵبەندەکان لا مەرکەزیەت دراوەتە مەکتەبەکان یعنی ئەمن نازام بڕیاری کۆتایی لە لای با بڵێن دەباشان و لە لای منداڵەکانی کاکۆسرەتە بەڵام هەموو ئەوانە دەگەڕێنەوە بۆ کۆمیتێ سەرکردایەتی والله وبالله وتالله ئەمن مەسئولی مەڵبەندی سێمە یعنی ماڵی کاکۆسەت لە هەولێرە تا ئێستا ئەمنەوە سێ مانگە تقریبن بوویمە مەسئولی مەڵبەندی سێ تا ئێستا بای مسقالە زەڕەیەک دەخارەتی کاری منیان نەکردیە مسقالە زەڕەیەک
بەس کاک مەجید نازانم هەموو یانی خۆم لێ مەسوودم بە باشی و بە خراپی خۆم لێ مەسوودم بە هیوان بەزەزانی ئەتۆ هەمومان منتەهین کوڕی هەردوو سەرکردە کە ناومان هینا لە ناوێژێتی نامەیە من لەبەروە بەڵێ وایە ئەوەی تو ئەگەر کوڕیوانە نەبوونە ئادەگەیشتە ئەو ئاسوپلەیە ینی چۆن دەکرێت بڵێ بنەماڵەی نینە هەردووچیان نە ئەزمونیان هەبووە نە خبرەیان نەبووە لە ئەوروپا هاتنەوە هەموو بوونە وەزیر و سەر و جێگر و ئەوانە ئەو یەکێتی ینی دەیان هەزار کوڕە هەژاری بە کوشتا لە پێنای ئەوەی هێزەکەی پارتی هێزەکی بنەماڵەییە کەچی لە تەجروبەی سیاسی نەتانتانی یعنی هیچ جیاوازیەکی زۆر گەورە بکەن ڕاستە ناویچێتی هەناسەک زیاتر هەیە بەس خۆ پارتیش کاکەوە بڕوا بکە هەر بڕیارێک دەرەچی کۆبنەوە شکلی مەکتەب سیاسی و سەرکردایەتی دەکا و شەرعیتەکەی لێوەردەگیرێ بەڵام ئەوەی قسەی کۆتایی دەکاتن یعنی تابقی سەرەیە دەکاتن بنەماڵەکان دەکاتن من وا هەست پێ دەکەین یەکێتی چۆن دەتوانێت ئەو مۆدیلەی بڵێ نا بە پێچەوانەوە سەرکردایەتی ئەمر لەسەر کوڕی مەسەلەن تاڵەبانی دەکات کوڕی کۆسەوە زۆر دەکات چکۆ ئابانە دیتمان هەر چاریان هەر عمریان هەندێنی نەبوو یەکسەر بوونە پلەی باڵا ئاخر ئەگە پارتی ژۆی کردبی نەدەبایەکێتی بێ ئەو نموزە خراپە بینیتن ئێستا نەکەر ئەوە ئەو چارە وەرە پارتی وێچێتی چەندێ خوارە کوڕی هەموو مەسئولەکان ئەوزە کوڕی ئەوە ئەو مەکتەب سیاسی کوڕی سەرکرداری هەمووی پلە پۆستەکان وەردەگرن مۆدیلەکە بەڵام خەریجی خراپترە بەڵێ کاقادر ئەوانە کۆنگرە هەڵی بژاردوون ئەو کۆنگرە قورسەی یەکێتی هەڵی بژاردوون بەس ئەوە هەست پێ ناکرێت مادام وابێتن ئاستی کەوادیری یەکێتی وەکو ئاستی کەوادیری پارتیە باشە کاقادر ئەمە 124 کەسمان بۆ سەرکردایەتی هەڵبژارد بەڵێ باشە یعنی ئەتو باس 4 کەس 120 کەس لە دەرەوەی ئەو عایلانەیە بەس بڕیاری بەدەست نمونەکەمان نمونەیەکی خراپە کاقادر بۆ نمونەکەمان نمونەیەکی خراپە لە 124 کەس 120 لە دەرەوەی بەس پارتی شوایە کاکەوە با بڵێن بۆ نمونەیەکی خراپمان تەقدیم کردیە باشە دەڵێم ئەوانە مەزدەری قووەتی یەکەتین لە هەولێر لە سلێمانی مەزدەری قووەتن دوو ئەمە لە ڕۆژهەڵات دەژین کاقادر ناکرێت نمونەی سوید ئیستصاب بکەین و بین بە کوردستان بێڵێن ئەمە لە شەرق دەژین بەس کاک مەزیدخوا هەمومان ئەمە دەبین ئەوەتە تەجروبەی حزبەکانیمان تەجروبە کرد کاکە حزبەکانیمان تەجروبە کرد ئەوەتە گۆڕان بەو جەماهیرەتی خۆی یعنی لەگە ڕێزم بۆ بلادرانی گۆڕان ئێستا باسییان دەکرد لە ئینتخاباتی ئەخیری یەک کورسیان نەهێنا بۆ بەغدا خەڵک ئاخر ئاسی کاک مەجیدە خەڵک ئاسی و شاری وا بەرزە سزای نەوشیروان مستەفایدا سزای کوڕەکانیدا یعنی ئەوە لەبەر ئەوی دەبڵمڕاڵ دەرچوون بۆیە ئەوە حزبەش وەکو سۆسیالیست باشە خەڵک مستەوای هوشیاری بەرزە دەنجیدا لەو وەزە خراپی یەکێتی 18 کورسی هێنا بەخۆمە بە نێو حزب ئیشمان کرد نێو حزب کاک ئەمن خۆم مەسئولی باز نەبوویمە بە نێو حزب ئیشمان کرد نێو حزبەکەی دژمان بوو اینجا 18 کورسیمان هیناوە 18مان نەبوو 18مان هیناوە بەس کاک مەجید لە کوردچێتی پارتی بە زۆر نەهاتێ دەنگداتێچێتی بە قورعان لە هەولێر و لە بادینان و لە مووسڵ و لە هیچ جێکی تەزویرش بە قورعان لە سلێمانیش تەزویرمان پێ نەکرایە نانا لە سلێمانیش کرایە بە قورعان پێمان نەکرایە وەزەمان ئەوەندە خراپ وەزی ناخۆی خۆمان کێشەمان زۆر گەورە بوو ئەگەر تۆزێک بە ویژدان بین دەڵێن یعنی ئافرین بۆ قاعدەی یەکێتی سقەی داوە بۆ قیادەیە هەژدە کورسی هیناوە ئێستا وەزعەکانمان زۆر بەرەو باشتری چووە یعنی نەوعەک لە دیموکراسی نەوعەک لە ڕێی ئەمن دەڵێم خۆم قەت لەگەڵ مۆزوعی هاوسەرۆک نەبوویمە بە تەنها دەستم برزکردی ئاخرجار بەرزم کردەوە بۆ تەزیری شکن من لەگە سیاسەتی هاوسەرۆک نیم نەخۆ سیاسەتە هاوسەرۆکەم یان سێسەرۆکم هاو ئامۆزانێک منانی کاکەوە خۆ من لەگەڵدام ئەو هاوسەرۆک نەبوون هاو ئامۆزا بوون هاو بنەماڵەیی بوون یعنی لاهور و پاڤێل دوو کەسن ئامۆزاییەکەمان دەزانی ئەو شتەشکێ بەڵام
یعنی قەزمان لەوە دێ کاک ئەو مۆدیلان ئێستا یەکێتی با ئەو کاک مەجید ئێوە پێتان دەکرێت لە هەولێر ئەگە حاڵەتێک بێت ناڕەزایەتی دەربڕن خۆ پیشاندانێکی مەدەنی بکەن لە هەولێر یعنی ئەگەر یەکێتی بێوێ پێ دەکرێت ناڕەزایەت دەربڕی ئەو کۆستات و لە هەولێرێ ڕاستە لە دەسەڵاتن بەس تقریبا هێزێکی مەسەن پارتی دەتوانێت کەس ناتوانێت ڕێ لە یەکێتی نەک لە هەولێری لە بادنانیش بگری لە یەکێتی بەس کاک بادنانیش کەس ناتوانێت ڕێ لە یەکێتی بگری چونکە خەڵک کە ماڵی لە شوشە بوو ناتوانین بەر لە ماڵی خەڵک بگری کاک مەجید بەڵام دوسێ مانگ لەمەوبەر کۆمەڵێک پارێزەر وستیان لە بادینە جائزە بدەنا بنەماڵەی شەهیدەکان بنەماڵەی زیندانیەکانی بادینان چوو بنەکەن مەسئول مەڵبەندی یەکێتی ئەوە من بەرپرسم لەو شتێ مەسئول مەڵبەند نەوێت کۆنگرێکی ڕۆژنامەگەری لێوێندە لە ناو مەڵبەند بکەن نیمچە دەرکردنەک دەریکردن بڕۆ بپرسە تۆ دەڵێی مزاهرە من پێ دەڵێم ئەوە بپرسە ئەو پارێزەرەکان ئەوە لەو مەسئول مەڵبەند نەیتوانی بوو داکۆچی لەوە بکات لە ناو مەڵبەند مؤتەمەرێکی ڕۆژنامەگەری خۆ بە ڤیدیۆ مؤتەمەر ڕۆژنامەگەری ئەمە نەتوانین مؤتەمەرێکی ڕۆژنامەگەری لە ناو مەڵبەندەکەی خۆمان بکەین ئەنگۆی پێچینە کە خۆمان دەمانەوێ کاک مەجید باش شتەکە ڕوونبی بۆ ئەوی کرد ئەمە حزبێکی معارەزەی دەسەڵات نین بەس ئەو برادرانەی بەشێکین لەو دەسەڵاتێکە هەیە بە سلبیاتەکانی ئەو بە ئیجابێتەکانیشەوە کاک بەڵام خەڵکێک بێوێ بڵێ کاکە من دێم مؤتەمەرێک دەبەستم لە ناو مەقەڕی یەکێتی دامی هەندێک شت دەکەم لەوانەیە یەکێتی و مەسئولی مەڵبەندەکە قەناعەتی پێ نەبووبی واردە بەس بەو خۆیان چیمان بوێ نەک لە دهۆچێ لە ئامێدیش دەیکەین نەک لە دهۆچێ لە سیرەکانش دەیکەین نەک لە دهۆچێ لە نازەم لە چێندەش دەیکەین ئەمە یەکێتی بابە چەندن لای منە چەندم لای تووە ئەوەندە لای منە ئەمن چۆن دەتوانن زەخت لە یەکێتی بکەن کەس ناتوانین زەخت لە یەکێتی بکە یەکێتی حزبی دەسەڵاتە حزبی معارەزە نییە ئەزانم بەس کاک ئەتوو ڕێ لە من دەگری لە دهۆک من ڕێ لە دەگرم لە هەڵەبجا ڕێم لە دەگری لە هەولێر ڕێ لێ دەگرم لە سلێمانی هەر بە کوردی بەو نەفەسە چکە جەنابەت وەلێ کرد بەو قسەیە بکەم ئەوە نەفەسە لەگەڵم دەبی لەگەڵتم لەگەڵم نی لەگەڵت نیم بەس کاک مەجید پێشمان خۆشە لەگەڵ یەک بین هەموو لایەک بێگومان ئەمەش کەس هەموومان ئەزمموی شەڕی ناوە خۆمان دیتە بەم نیشکە کەسەچی ئۆپۆزیۆنیا دوولاتن دژیش ئەوەن بەڵام من ئەتو بە من دەڵێ من ئەڵێم 5-6 مانگ نابی بپرسە مؤتەمەرێکی سوحوفی بەڵام مولابەساتی ئەو مؤتەمەرە نازام کو بۆ مؤتەمەرە سوحوفی من ئەوە مەسئول مەڵبەندتان بانکەن لە دهۆچێ دیداری یەکێتی کە لە هەولێرێ کردمان ئەو دیداری یەکێتی کە لە دهۆک کردمان ئەو دیداری یەکێتی کە لەو منتخانە کردیتوان خۆ 100 بەقەت ئەو مؤتەمەرە سەحفیانە مهم بووە هیچ مۆزوعێک نەما باسی نەکەین لە تەلەڤیزیۆن باسمان کردیە مقابلات کرایە لە هەموو قاعەکان کۆبنەوەمان کردیە بەڵام کاکەوە لە ڕووی ئەمەلیەوە مەسەن لەسەر زیندانی ئەو بادینیانە کە هەیەە مەسەن و کاگۆهدار زێباری وەکو گوت یەک لەوە ناوانە ئەند کادری یەکێتیە ژیرای ئۆتۆمەتەی لۆ درایە مەسەلەن بەنمونە ممکنە ئەمن نەک ممکنە ئەوە 100% ڕاستە لەو منبەرێک کە تو باسی دەکەی من داوا لە مەڵبەندی بادینان دەکەم تاقیق لە مەسەلەیە بکات بخۆی بە دوای دابچی یعنی ناکرێ بە دوای دانەچی دانی خۆ ئەگەر هەر یەکێکەوە بێ هەمومان زانی ئەوەی کاگۆهدار زێباری سیناریۆشی زۆر گاڵتە جاریە وانە لەگەر ئەو پێنج زیندانەی کەچیەکێتی کاکمەتخوایە قەوس با بۆی لە بیرم نەچین یەک قەوس ئەو پێنج زیندانەی بادینان و هەموو زیندانیەکانی ترکرا هەموو لەوانەیە کەچیان کادیری ئێوەیە کاگۆهدار زێباری چەند پەرلەمانتار و مەسئول ئەوە چوو ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ ئەو زیندانیانە ڕابوەستن کاکاکی کادیری خۆتانە کانگۆ باز لە ئازادی بیر و ڕادەکەن ڕاستە ئێستا خۆ لەو سویدەش حزبی سۆسیال دیموکرات و میلیۆ پەژینگە و ئیلا ئاخیری
لە دەسەڵات بوون بەس هەندێک شت هەیە حکوومەت کردیتی کادیری حزبەکانی خۆیان حتا تەمەڕودیان حزبەکەیان کردە سەر ئازادی بیۆڕە 2 ساڵەکەی زیندانیانی بادینان هەیە چێتی لەو هەولێرێ چستان کرد یعنی بەجددیمە چستان کردە بۆیان پاڵپشتێکی معنەوی بۆ خۆ دەزانی یعنی ئەمن 3 مانگە هاتیمە ئەو مەڵبەندە بەس پێشترش کارجار مەڵبەند بوون ئەو حزبەت ئەوەندەی متعلق من لە بەغدا بوویمە مەسئول علاقاتی بەغدا بوویمە بەڵام ئەوەندەی متعلقە بە مەڵبەندی بادنیان بە قورعان کە قادر و لە کارێکام لا بووایە وەکو هەموو شتەکانی تر بە ڕاشکاوانە پێ بدەگوتی بەس ئەوە لە سێشێتی ڕادەوەستی پێمانگوتی لە تەلەڤیزیۆن باسمان کردیە ئەمە لە کەس قوبوڵ ناکەێت سیناریۆ گاڵتە جاریش لە سێشتی عبر نابێ زین بە شتێکی زۆر بەسیت کا قادر سیناریۆ گاڵتە جاری لەگە ئەندامێکم دەکەی لە بادینان من دەچم لە گەرمیان سیناریۆیەکی گاڵتە جاری لەگەڵ ئەندامێکی تو دەکەم بەس مانای ئەوە نیە هەر بەس لە کاک مەجید ئێوەکو حزبێکی سیاسی ئەڵە لەگە کادیری خۆتان بکرێ ئەگەر هیچەتی دەیەوێت حزبێکی جیابی لە چاو پارتیان مۆدیلێکی جیام شامدا دەبی هەموو تاکەچی کورت کاتێک لە دادگا ئیهانەی پێدەکرێت سیناریۆ لە دروست دەکرێت هەموو حزبێک نەکێچێتی دەبێت دیفاعی لێ بکە بەڵام ڕەنگی لۆ کادیری خۆی قسە 100% لەگەڵتم بەڵام ئەوە پێویستی بە تەکاتفێکی گەورە هەیە پێویستی بە تەکاتفێکی باش هەیە پێویستی بەنەوەک لە ئەوە هەیە لە ئیستقراری سیاسیش هەیە لە کاتی تەشەنوت ئێستا وەزی کوردستان متەشەنیز جەهان ناشار بۆ خۆش دەزانی وەزێکی متەشەنیز دەگۆڕەیە لە کاتی تەشەنوت یعنی هەر شتێ بکەی لەوانەیە مقابلەکەت بە شەشکە تێبگات بەس ڕێگای مەدەنی زۆرە مەسئولین ناشمانەیە وەزی کوردستان لەوە خراتربی لەوەی لەگەڵ ئەندامانی ئێمە یەک حزبی سیاسی ناتوانانی بیکات کاک مەجید بە قوربان ئەنگۆ لە دەسەڵاتدان بەڵام مەسەلەن بە ناوی دادگا بڕیادەدرێت کاکە بە ناوی ئاسایشی هەرێم بڕیادەدرێت کە 3 بە 2 بە ناوی حکوومەت بڕیادەدرێت کە حکوومەتەکە قوبات تاالبانی و نیوەی و هەموو وەزیرەکانتان ئاگای لە هیچ نییە هەت یعنی ئەوە هەرتا شکستە دوو شکستە لە بۆ ئەزمونونەکەی هەرێم کە ئابڕووی دەچی لە دنیا خۆرە ئابڕووی پارتی ناچی ئەرە ئابڕۆی یەکێتی ناچی کێچێتی خەڵەتەک دەکە ئابڕووی پارتیش دەچی لە سلێمانی با نەرێن ئەوەندە پارتی شتی لە سلێمانی هەڵک دەکات لەسە پارتیش دەستێتەوە چکۆ لە ئەوروپا ناڵێن ئەوە پارتی کردی یان شتی کردن حکوومەتی هەرێم کردی و دادگا کردی پۆلیس کردی بۆیە یعنی ئەوە بە ناوی دادگا دەکرێت بە ناوی حکوومەت دەکرێت ئەو شتانە کرا نازانم ئەو وەزیر و ئەوانێن گۆگە چوونە دەسەڵات مانای ئەوەیە یەکتر بکەیان لەبی زیاد بن ئاگام لە یەک دوو حالەت هەیە ئاگام لە یەک دوو حالەت هەیە پێش 6 مانگ ڕوویدات ئەمە پەرلەمانتارەکانمان متابعی زۆر باشیان لۆ کرد متابعی باشیان لۆ کرد یعنی تو تەسەوڕ نەکەی ئەمە کاتێکمان بگیرێ متابعی نەکەین بزانین بە حەق گیریان بە نەحەق گیریان مەجید باواز لەوەی بێنین ڕووداوەکی سیاسی گەرمگوڕی وەکو زیندانیانی بادینان دێ وەکو تیرۆرەکی سیاسی دێ باشە تۆ حزبەی تو خۆمانە ئەوە نیە لە سوڵتەی ئیتر وسکردبی لە هەموو ڕووداوەکان نابی ئەگەرە تو لە سوڵتەی بڵێ کاکەوە ئابڕووی منیش دەچیتر کاتێکێک لە هەولێر تیرۆر دەکرێت یان لە سلێمانی تیرۆر دەکرێت پارتی دەبی بڵێ ئەوە لە بۆ منیش خراپە یان چێشار خۆ عەشیرەت نییە ئەنگۆ حزبن کاکمەد من لەگەڵتم 100% لەگەڵتم بەڵام ئەمە باوەڕ بکە کوتلە پەرلەمانەکەمان زۆر فعالە کوتلە پەرلەمانەکەمان دائیمەن لێ اعترازە بەڵام ئەمە وەکو حزبێکی سیاسی مەسئول ناخێنە سەر فەیسبوک ناخێنە سەر ئیعلام یعنی ناکرێ ئەوەی لە بین ئێمە و پارتی هەیە هەموو بکرێتە سەر ئیعلام بەس 4 ساڵە دوو حزبی گەورەی دەسەڵاتەکە ئەگەر لە حکومەتەکەش تۆزێک لە سەروی حکومەتەکە لاسەنجی تێدا هەبی بەڵام عەلاقە زۆنێکمان بەدەستە ئێمە لە دێگەڵە هەتا دەگەیتە خانەقین بەدەستمانە یعنی ناکرێ ئەمە هەموو شتێ بخینە سەر ئیعلام و ڕاگەیاندن لە نەتیجەی نهایی ئەوە سومعەی تەجروبەکەی هەردوو لامانە خۆ تازە ئیشارەت پێدا بەڵام پێمان خۆشە بە کڕی حەلی بکەین زۆر شیشمان ئەگەر بەکڕی هەر ئیلاج نەبوو مەسەڵەن بێدەنجی هەڵکردبی نیە لە پەرلەمانی قاشە سەکرایە بۆ نمونە باشە بۆ باسی ئەوە ناکەن ئێستا ئەو کۆبنەوەی ئەخیری حکوومەت کە کرا
باش هەردوو حزب کۆبنەوەیان لەسەر حکوومەت کرد ئێستا الحەمدوللا مەوزوعی معاشات لەو مەسەلەی تەوزیعی پارەیە دەرهات ئەوە زەختی یەکێتی بوو ئەزانی بەس کاک قادر مەسەلە پارەکەی کە کۆکراوە معاشاتی لێ دەدرێت اینجا تەوزیع دەکرێت بەسەر زۆری سلەیمانی و زۆنی هەولێر کاک مەجید دوای سیار باکات لێ نەگرم دەزانین چ کاتن لەو ماوانە باز مەسەڵەن ئێوەش زۆر ئەوتان دەکرد کە داهاتی سلێمانی مەسەڵەن پێشترێ داگیر دەکرا و یان ئەوەتە پارتی لەولای ئەوە دەکا بەڵام لەو ماوانە دیتمان بانگەشەی زۆر دەکرد لە سلێمانی کە لە سلێمانیش داهات شەفاف نییە نموزەتێکی یەزانیتێ یعنی ئێستا ئەگەر ڕەنگبی هەناسەی دیموکراسی لە دەڤەری سەوس نەک بە من ینی هەموو ڕاپۆرتە جیهانیانە دەرچووەم بۆ خۆم 20 ساڵ 22 ساڵ لە ئەوروپا ناوەمە 185 لەسەر پارتیە 80 ئەوها لە 120 لەسەرشێتی بەڵام لە ڕووی گەندەڵی لە ڕووی ناشەفافی ئیداری هیچ فەرقتان نەبووە لە بەرامبەر پارتی یعنی وەکو نەگومکەکانتان شەفافە نە ملک و ماڵ داگیرکردن فەرقی هەیە بەڵێ ناڵێن هەموو شتێکمان شەفافە بەڵام فەرقی ئیداری هەولێر زۆرە خۆشت ئیشارەتی پێدا کاقادر ئەمە لە ڕووی ئازادی بیرڕاوە بەڕاستی پێت بڵێم نییە بەڕاستی پێت بڵێم نەحەقێکی زۆر بەرامبەر بە زۆنی کەسک دەکرێت نەحەقێکی یەکجار زۆر بەرامبەر بە زۆنی کەسک دەکرێت لە زۆر جیهات لە زۆر لاوە ئەمە لە مەودوع قەت قبولی ناکەین ئەمە دێن لەسەر حکومەتەکەی هەولێرش دادەنیشین کا قادر خۆ ئەمە ئێستا با مەوزوعی بەغدا حەسن ببی هەنجە دێن ئەو وەزعی هەولێرشمان لا قبول نییە ناکرێ هەموو نقاتەکانی دەسەڵات لای برادرانی ئێرەبی یعنی قبولمان نییە ئەمە ئەو ڕۆژ ڕۆیش ئەمە بە شەراکەتشی بچووک رازی بین ممکن نییە قەت وەڵا 22 ساڵتان بردەسەر بەخودای 2013 ئیدارەی حکومەت هیچ عیبی نەبوو لە دوای 2013 ئیدارەی حکومەت بەلیان بەس لە هەولێرێ هەر ئێوە وەکو هێزێکی پەراوێز بوون ینی کاکە پەراوێز نەبووینە هێز بووینە بەڵام ئیتر با نەتینەوە سەر مێژوو بەهەرحاڵە من نامەوێت ئەوە بی بەس قەزدم لەوەی دی ئەمە لە 2003 پەیچەتی لە هەولێر دەبینم دەسەڵاتی نییە یعنی ئەو هەولێرەی کامال لە بۆم نییە هەولێر یەکێتی هێزێکی زۆر کاریگەر بۆ لە هەشتاکانیشێک لە هێزە هەرە دینەمە سەرچەکان بۆ کوشۆی سۆسیالیست ڕەنگی پارتی ئەو بەڵام جەماوەرژی زۆریشە بوو بەس ئێوە کوشتان بەو سیاسەتەی کردتان خەڵکی هەولێرشتان بێ ئیرادە کرد بەڕاستی ئەوجا کا قادر ئەمە وا مڕاجعی خۆمامان کردیتەوە وەڵی ئەمە ئەو شتانەمان زۆر پێ دەبین پێ لە بەشێک لەو هەڵانەمان نایە ئێستا مڕاجعی خۆمان کردیتەوە ئەلحەمدوللا توانیتمان بێنە خەڵک ڕاوەستە لە شوێنی خۆت بەهەرحاڵ پێکردبی تو کابراایەتی سیاسی تابعیشی پێکردێ بە تاکید نانە ئەو ماوەی چەند ماوەی دەبیندرێت ئەو 4-5 بانگە باش هاتینە سەرخەت و لە کوردستانی دێنە سەرخەت بە باشی بەڵام عەزمان لێ نییە تەجروبەکەمان ئەزێت بچێشی عەزمان لێ نییە تەجروبەکەمان تێک بچی لەگەڵ ئەوەین هێواش ئەو تەجروبەیە بەرەو باشی بین باسی باقی ئێوە پارتی لەسەر ئەساسی خزمەت بی لەگەڵ حزبەکانی تریش ئەمە لۆ ئێستا گەورەترین جومگەکانی مەفاسلی ئیدارەدان لە مەنتەقەی سلێمانی لە هەست برادرانی گۆڕانە گوڵگەکانیان بەدەستە تەربیەیان بەدەستە زراعەیان بەدەستە یعنی لەو دائیرانە مهمتر هەیە کاک مەجید دەزانین چێ من نامەوێت بەس گۆڕان مەسەڵەن محافزی هەیە بە سوڵتەی چی هەیە مەسئولی یەکەمی ئیداریە محافز سوڵتەی نەبی باواز بینی چی لێ بکەین ئەوە هەواڵە بوو بەکرد سڵاحیەتی چی هەیە کە ئەو هەموو خەڵکە دەگیرێت هیچم بەدەست نییە مەسئولی گەورەترین ئەمنی ئیداریە یعنی ئەو ڕۆ خەڵکە من بەو خوددا هیچم بەدەست نەبی ناحزبەکەی خۆم بەجی دێڵم وەڵا 250 خۆ نالم لە دەسەڵات ناحزبەکەی خۆشم بەجی دێڵم ئەگەیتم بەدەست نەبی ئای بە خەڵکی بەدەست نەبی بەس ئەمە دەزانین یعنی کاگەوە ڕاستە ڕەنگ بێنگو مەجاڵتاندا وەکو پارتیش هەندە مەجاڵیدا یەکگرتو لە بادینان بەڵام لە ڕووی فعلی هەر دەسەڵات بەدەست دێچێتیە لە زۆری سەوس
گۆڕان شتێکی شکلیە بەڕاستی یعنی وسڵایەتیان نییە لە خۆیان دەسەڵاتی ئەم لەگەڵتت دەسەڵاتی قووەت لەکردیەکێتیە بەڵام دەسەڵاتی ئیدارە باور بکە ئەغلبی حزبەکان شریکن تێدا باشە کابرا قایمی قەڵازەیە ئەخر سڵاح بەجێ ناکرێت کابرا مدیری گومرجی باشماخە کابرا مدیری زراعی مدیر عامی زراعی سلێمانیە کابرا مدیر عامی تربیە سلێمانیە ئەدکاکە لەوە چێوە کاک مەجید یەکێتی نێ وەزیر تربیەکەشی پارتیە کاک مەجیدە من نامەیە یەکێک لە پلە هەرە باڵاکانی یەکێتی بڕوان پێ بکە هەوڵی دابوو تەسکەی شەهیدانە لە بۆ ماڵێک بکاتن هەرە لە باڵاکانی سەرۆکایەتی ها بردبووی مدیر ئامەک لە وەزارەتی شەهیدان قبولی نەکرد بوو پارتی بوو یعنی دەزانی چێ پلە مهم نییە چ دەسەڵاتێکت هەیە کاک مەجیدەم سەرمێشاندی زۆر سپاست دەکەم کە بواردا هەموو پرسیارەکە لێ بکرێ بە دڵەشی گەورەوە ئەوە ئامانجی مەیە ئەو پرسیارانەی لای ئێمە هەیە لای خەڵک هەیە ڕوبەڕووتان بکەینەوە من دەستخۆشیت لەو خاڵە لێ دەکەم بەڕاستی زۆربەی بەرپرسەکان تەلەفۆن لەسەر قەپات دەکەن لە کاتێکدا ئەو هەگفتوگۆ دەکەین و ئەمە نیەتمان ئەوەیە دیالۆگێک دروست بکەین گفتوگۆ بکەین ڕائیەکانی خۆمان ڕوبەڕوو بە ئێوە بڵێن سپاس دەکەم کاک مەجید لەو ڕێزمانەیە کاتت خۆش